بەڕاستی کێشەی من زۆر لەوە گەورەترکە، ینی نایبرم کێشە. من ئێستاش هەر ژیانم لەژێر هەڕەشەیە. ئەگەر بگەڕێمە بۆ سەرەتای دروستبوونی ئەم ناڕەحەتیە بەسەر ژیانم، ئەوە بوو کە من کوڕێکم ناسی بۆ پەیوەندیمان دروست کرد پێکەوە یەکترمان خۆشەویست. هەر لە سەرەتاوە بەڵێنی ئەوە هەبوو لە نێوانمانەکە ئێمە کۆتایی ئەم پەیوەندیە بە زەواج کۆتایی پێبێ. بەڕاستی بە تێپەڕبوونی کات بەهۆی چەند هۆکارێکەوە کە نیتوانی لە کاتی خۆیان بێتە پێشەوانێ، ئەمە وای کرد کە هەنێک لە خزمەکانم خاڵۆزاکانم هەستی پێ بکەن بەم پەیوەندیەوە، پێیان زانی ئاشکرا بوو و باسییان کردبوو لە لای براکان و باوکم. بەڕاستی چەندها جار تا لێواری مەرگ ڕۆشتوم. ژیان ینی ژیان چییە؟ مەرگم بە چای خۆم بینیوەکە چەنە ناڕەحەت، ینی چەنە ناڕەحەت بووم لیان ناوە. چەند ساڵ بوو کە پەیوەندی دروست کرد؟ 2 ساڵی پەیمانگان بوو، هەر لەگەڵ خۆما بوو. لە پەیمانگان ناسیت؟ هەر لەگەڵ خۆما بوو، بەیەکەوە بووین، پەیمانمان نابوو کە هاوسەرگیری بکەین هەتاوەکو تەخەڕوج ئەکاو تۆزێ بارودۆخی باش ئەبێت. دوجار ئەو ڕاستگۆ بوو بەڕاستی، ینی هاتە پێشەوە چەند جارێ لە دوای کەشەبوونی پەیوەندیەکە هەرچەند بارودۆخیشی باش نەبوو بۆ هاوسەرگیری، بەڵام ئەو لەبەر ئەوەی کە ژیانی من نەکەوێتە مەترسیەوە ئامادە بوو و زۆر بە باشی هاتە پێشەوانەیەوە. چەند جارێک هات هەر لە هەر جارێکا کە هات من زیاتر ژیانم ئەکەوتە مەترسیەوە. بەڕاستی باشە بۆ ینی کە ئەم هاتوۆتە پێشەوە بۆ داواکردنی شت بۆچی ژیانتەکەوتە مەترسیەوە؟ بیرکردنەوەی بنەماڵەکەی من نازانم بە جۆرێکە، ینی ئەوە بە ئابڕوچووندا ئەنن کە من بەبێ پرسی ئەوان بەڵێنم بە کەسێک کابێت کە هاوسەرگیری لەگەڵا بکەم. لە کاتێکا من هیچ شتێکی تەنیا قسەکردن و ئەگەر مەسج گۆڕینەوەیەک هەبوو بێ لە نێوانمانە، هیچ شتێکی ئاوا ڕووی نەیاوە کە مەسەرەن چوونە دەرەوە بوو بێ یان شتێک. بەڵام براکانم ئەمە بەسەر شۆڕیدا ئەنن بۆ خۆیان، یعنی چەندها جار سجنیان کردوم لە ژوورەکەی خۆما، بە 3 ڕۆژ نانم نەدراوەتێ. هەتا دوجار چەند کەسێک هاتنە نێوان ئەم بابەتەوە، هەرچۆنێک بێ باوکمیان ڕازی کردوتیان تازە با زەواجکەن بەیەکەوە، کێشە نییە و قەیچێکە با یەکتریان خۆشەوێ با زەواج بکەن. براکانم ڕازی بوون، وتیان باشە، بەڵام خۆ دەزانیت ئەو شەیە هەیە لە ناو کووردا کە لە ناو ئێمەیە، ئەوە باشە ڕازین، بەڵام ئیتر تۆ کچەکەی جاران نیت، تۆ هیچ ئەو قەدر و قیمەتی جارانت نییە لە لای ئێمە، تۆ ئیتر کە ڕۆشتی جارێکی تر بۆت نییە بگەڕێیتەوانێ. ڕاستی ماڵە باوەسەر ماڵنیا هاوسەرگیریان کردووە؟ براکەم هاوسەرگیری کردو، بەس ئەوانی تر هەر لەسەر ماڵن، لەگەڵ سەر ماڵن. لە خۆت گەورەترن؟ لە خۆم گەورەترن، بەڵێ ئەتوانم بڵام ئەو برا گەورەیەشم کە هاوسەرگیری کردووە، یعنی چەند جارێک چوینەتە داوای بۆ ئەو کچەکە ئێستا هاوسەرگیری لەگەڵا کردووە کە یعنی حەزی چۆنەڵی یەکتریان خۆش ئەویست، پێیان خۆش بوو کە بۆ خۆی بەڕەوا بینێ بە خۆشەویستیژن بێنێ و بچێ بۆ داوای و بەڵێ، بەڵام بۆ منی ڕەوا نەبینی. لازات تا ئێستش مامۆستا تریفە، ئێستش براکانم کە خزمەکانمان قسەیان پێ ئەڵەن سەیری خوشکەکەتان کەن، ئێوە چەند خۆتان بە مسەیتر ئەزانی، چەندێک خۆتان بەوە ئەزانی کە شەڕەف و کەرامەتی خۆتان ئەپارێزن، بەڵام خوشکەکەتان هیچ حسابێکی بۆ نەکردن، چوو خۆشەویستیشی کرد و هاوسەرگیریشی لەگەڵا کرد. من زەواجم کردو لەگەڵ ئەو کوڕەیەکە زەواجت کرد لەگەڵی؟ بەڵێ زەواجم کرد، بەڵام ناخۆشیەکان هەر بەردەوامن مامۆستا تریفە، لەبەرەوەی من ئێستا خاوەنی 2 مناڵم، مێردەکەم باشە بۆم، خراپ نین، ژیانمان ئەگوزەرێ، بەڵام چەند جار من ئەچمەوە ماڵی باوکم کە دوایی یینەوانێ کێشە و ناکۆکی دروستە بێ لە نێوانمانە. بۆچی؟ لەبەرەوەی کەس ڕوو بە مناڵەکانی من نایەت، ینی براکانم کە ئەکەنە خاڵی مناڵەکانم، یعنی زۆر بێ کەسن، زۆر بێ ناسن، قسەیان پێ ئەڵەن، یعنی هەموو جارێک سوکاتی بە مێردەکەم ئەکەن زۆر بەڕاستە و خۆ بە ناڕاستە و خۆ. ئەمەش کێشە دروستەکە، ینی کە ئەچینەوە بۆ ماڵەوە جارێکی تر ئەڵێ من ڕازگۆ بووم لەگەڵ تا، من هاتمە داوات، من خراب نیم لەگەڵ تا، براکانت بۆام لێ ئەکەن، بۆوە ئەکەن بەرامبەرم، یعنی من چ شتێکم کردووە، چ شتێکی غەڵەتم کردووە کە
ئەوان تا ئێستش هەر ئەم دوژمنایەتیە بەردەوام من ئێستش براکانم پێم ئەڵان یەکێک لە براکانم ئەڵێت ڕۆژێکم مابێ بۆ تۆ ئەمێنم کە ئەبێ هەر بتکوژم ئەبێ حەقی ئەم سەرشۆڕیە بکەمەوە لە بنەماڵەکەمان یعنی نازانم چی بکەم مامۆستا تریفە ئەوەشی کە کاریگەری هەیە لەسەر براکانم خزمەکانمە کەسەکانی دەوروبەرن بەداخەوە لە ژیانی خەڵک ئەوەنە تەداخلی ژیانەکەن ینی بە مروری زەمن وتم ئەم شتا کۆنە بێت لە بیریان ئەچێتەوە بەڵام من ئێستا بوومەتە دایک هەموو ڕۆژێک من خەفەت لەمە ئەخۆم کە ڕۆژێک مناڵەکانم بێدایک بن ئیدایکت چێڵێ باوکت چێڵێ لەم بارەیەوە ئەوانیش بە هەمان شێ براکانتن هەموو شتەکانیاوەتە دەست براکانم وەکوی کە هیچ دەسەڵاتێکی نییە خۆی هەر براکانە دەسەڵات بەداخەوە ئەیدایکت دایکیشم بە هەمان شێوە لۆمەت ناکە دایکە بڵێ بۆچی واتکردیان پشگیری تەکە کامیانەکە دایکە دایکیشم لە سەرەتاوە زۆر قسەی پێوتم زۆر پێی ناخۆش بوو ئەی تۆ چۆن بەبێ پرسی ئێمە ئەبند کردووە چۆن باشە یعنی من شتەکەم کردووە غەڵەتێکە کردوومە بەڵام مادام کەسەکەی بەرامبەرم ڕازگۆ بووە هاتۆتە پێشەوە ئێستا ژیانمان هیچ کێشەی نییە یعنی بۆ واز لە ژیانمان ناهێنن بۆ نەهڵن بەختەوەر بین یعنی مامۆستا تریفە هەموو عیلەیەک بە ئاواتەوەیە کاتێکە کچەکەی زەواج ئەکا لەگەڵ کەسێکە بووی باش بێ ئێ باشە خۆ باشە بۆم خراپ نییە گریمان خراپیش بوو خۆ من قبولمە هەموو شتێکم قبوڵە بۆ ئەوان منیان بێ کەس کردووە لەم بینەیە یعنی ئەی ماڵی خەزورت چۆنن ماڵی باوکی کوڕەکە ئەوانیش باشن وەڵا باشن لەگەڵتا باشن کەواتە دوورین لەوان ینی نزیک نین لەوان من لەگەڵ ماڵی باوکمان نزیکترم ئەوان دوورن لێمان هیچ تەداخلاتێکیان نییە بۆ ژیانمان ئەوان دەورێکی باشیان پێڕا سەرەی لە ماڵی باوکت نەوەڵا ئێستاوام لێ هاتووە حەز ناکەم زۆر بڕۆمەوە جاری وا هەیە گاتە مانگی جارێک ماڵەکانت گەورە بوون هەست بەمە ئەکەن بەڵێ ناخۆشەکەتێکە هەست بۆ کێشانە ئەکەن کە لە بینی من و مێردەکەمان دروستە بێ لە دوای هاتنەوەمان لە ماڵی باوکم یعنی بێتاقەتە بن ئەوانیش دەمە بۆڵەکانی من و باوکی ئەبینن چەنەها جار بە هەفتە قسەم لەگەڵا ناکات براکانت قسە لەگەڵ هاوسەرتەکەن نار حسابی بۆ ناکەن هەر حسابی بۆ ناکەن یعنی کە ئەچینە بەخێر هاتنیەکە ئەو خۆی بە زۆر تەوقیان لەگەڵاکە چاکچۆنیان لەگەڵاکە هیچ بۆچی یعنی نازانم